چیمان خان زور بخیر حجی تو خیراتی پیروز بید اره والا بجید پشمرگه زور سپاس هر بجی ممنون او گله بو پشمرگه کانی قهرمان بو خلکی شنگار زور سپاس جلب خیراتی که عدنان سر جواب هر بجی پیروز دوش پیروز برا سر جواب پیروز بیدواجی هر بجی پیروز بید هوانیا پیروز بید سر و بازاری پیروز پشمرگیت قهرمان پیروز هر خلک شنگاری گرب خیرات سر جواب خیرات گرب خیرات پیروز خیر بی سرچواتی پیروز بتجی الديف داخازا روندا كرد و اندام لانجرت بارتي افروكا ام البارقاي بارتي ديمقراطي كردستان الولايات هولندا الامستردام ام آماده بوينه و روندا كرد و اندام لانجرت بارتي ديمقراطي كردستان پروژه که گله که باش هاتن کو پیروزباهی الپشمرگیت قهرمان کن پیروزباهی الجناب سروکی بکن پیروزباهی الخلق شنگار بکن پراستی کو پشتی نهامت یک زور پشتی او غدر هندامازن تروریست داعش الخلق شنگار کری افروکا بسر برزی و وکی جناب سروکی گوتی بمردانه پشمرگی شنگارش دستوایی نادر و پیچک ايش وازارت خلق شنگار کم کر ایشالا او کچو او ظلامو او بچی که دست داعشی در روزه ده دست تو اینه درو ده خوشی مزن ده تراجع هندنو ده بیت جشن بو خلق شنگاره و جشن بو خلق شنگاره پراستی یعنی جشن بو همی گله کرد هر چهار پارچه کردستانی اصل ویره پیروزباهی که گرم آراسته همی پشمرگیت قهرمان کم اوید اف داستانه تایبتی اف داستانه رزگار کری اف داستانه هندامازن و گرنگ کو خلق کردستان همی هر چهار پارچه کردستان الهیویا و روژه بون کو شنگار بهتر رزگار کردن پیروزباهی که گرم الجناب سروک بارزانیت کم کو راسته و خود سرپرشتیا و عملیات کری و تخطیط بودانای و هندب سرکفتی پراستی او کات اف داستانه تداهات یا رزگار کردن یا چاوران کرا و نبو او پشمرگهت خینا خو رشتی بو رزگار کردن شنگاره و گیان خو کریه قربان ام الویره خمبارین و ام بجدارت خما واینه او کسو کارت مجینه براستی بو کسو کارت واد بجین اوان اف داستانه تومار کردن و خو کرت مجاگل کردستان دا چجا را ناینه جبیر کردن وەکو پارتی ئازادی کوردستان هەر لێرەوە لە ناخی دڵمانەوە پیرۆزباییان لێ دەکەین دەستخۆشی تەواوی پێشمەرگەکانەکەین سەرۆکی هەرێم هەروەها ئێمەش بەڕاستی ئەو پەڕی بە دڵەوە بە ڕۆحەوە بە گیان بە خوێن بە ماڵ ئازادەین بۆ هەر پارچەیەک لەم کوردستانە بێت نەشەنگال ئینشاڵڵا ئەوانی تریش هەر یەکە بە یەکە ئازاد دەکرێت لە دەستی ئەو دەعەشە درڕندانە ڕزگارکردنا شنگاری پیرۆزباییە سەرۆکی دکەم و پیرۆزبایی الملت کرد کم و دستیوان پیشمرگا ماچید کن و هیویدارن پشتی و داستانا کو شنگار جهات رزگار کنه یعنی هیویدارن راگهاندنا دولت جو دیو دبتن بجید کرد بجید کردستان بجید بارزانی هیویدارن دولتا کردی بوما راگهینتن بەبوونەی ڕزگارکردنی شنگاڵ پیرۆزبایەکی گەرم ئاراستای سەرۆکی هەموو گەڵی کورد و کوردستان دەکەم کاک مەسعود بارزانی و هەزارەها سڵاو لە ڕوحی پاشی هەموو شەهیدانی کورد و کوردستان بە تایبەتی ئەو شەهیدانەی کە لە دژی داعش لە سەنگەر بوونە و شەهید بوونە هیوای چاکبوونەوەی زوو بۆ بریندارە قارەمانەکانمان دەخۆن بژی پێشمەرگە بژی کورد و کوردستان بەڕاستی جێگای خۆشحاڵیەکە ئەوڕۆکە ئەو خەبەرە خۆشەمان لە دوونێوە زانیوە هیوادارین کە ڕۆژی سربەخۆی کوردستانیش بێتەوە ئینشاڵڵا هەنجینێ دەکەینە ئاهەنگەکی زۆر گەورە بە بۆنەی ئازادی شنگار بێگومان ئێمە وەکی کوردی تاراوگە زۆر خوشحالین و
و زۆر سەربلندین باو پلانەی توخمەیە کە جەنابی سەرۆک بارزانی ڕژاندی و لە کاتی لە 24 ساعتوانی شنگار لە دەستی دوژمنان لە هێزێکی نائینسانی کە بەناحەق بە نامەردانە کە بەخۆی هەموو کات دەفەرموو بە شێوەیەکی نامەردانە لە ئێمەیان وەرگردێمە توانیمان بە شێوەیەکی مەردانە لێیان بستێنینەوە ئەوە جێگای دەستخۆشەیە لە سەرۆکی هەرێمی کوردستان دەستی ماچەکەمە لێرەوە دەستی هەموو پێشمەرگە برادەران پێشمەرگەکان دەگوشم و ڕێز و نەوازشش دەنێنم بۆ داکی شەهیدان لێرەوەش لەسیان ماچ دەکەم پێویست بەوە دەکا کە لەم ڕۆژە ئێمەش هاوخەمی خۆمان بە وڵاتی فەڕەنسا کە هاوپەیمان بوون لە شەڕی دژی داعش دەرببرین جارێکی تر پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم لە سەرۆکی خۆشەویستمان دەکەم دەستگوچی پێشمەرگە برادەرەکانمان دەکەم و ئیشەڵا هەڵدانی ئالای لە ناو شنگار پەیامێکی زۆر گەورەوە بەخۆی دەبینیت سەرەتایەکە بۆ سربەخۆبوونی کوردستان و هەر بژی کورد و کوردستان زۆر سپاس. بۆنی ڕزگارکردنی شنگال پیرۆزبایەکی گەرم لە سەرۆکی کورد ئەەکەم کاک مەسعود بەرزانی و لە هەموو میلەتی کورد و لە هەموو پێشمەرگە قارامانەکان کە ژیانی خۆیان بەخشی کە بۆ ئەم هەنگاوە گەورەیە کە کردیان بەڕاستی زۆر هەواڵێکی زۆر خۆش بوو وەکو کوڕە بچووکەکەم دایم ئەیوت بابە گەورە بە کاک مەسعود بەڕاستی ئیسپادی کرد بابە گەورەیە و ئەمە پیرۆزبایی خۆمان ئاراستەی گەلی کوردستانەکەین هەر چوار پارچەی کوردستان و جێگەی شانازیە بۆ ئێمە و جەنابی سەرۆکی بەڕاستی سلماندی کە سەرۆکی چوار پارچەی کوردستانە نەکرد اختصاصی بینەوە بە باشووری کوردستانە و لێرەشە ئێمە دەستخۆشی لە هەموو پێشمەرگەیەکەکەین چه پێشمەرگەی ڕۆژهەڵات بێ باشوور بێ باکوور بێت یا ڕۆژاوا هیچ فەرقێکی نییە بۆ ئێمە هەمومان کوردین و کوردپەروەرین بژی کورد و کوردستان بژی پێشمەرگە بژی جنابی سەرۆکی بارزان. وقتی ما تلفزیون دید و شنگار خلال 2 روزا ده رزگار بی گله کیفا ماهات و پیروزباهی سەرۆک بارزانی دکین و سەرکەتن هەر بۆ کورد و کوردستان. سەرەتا پیرۆزبایی لە سەرۆک بارزانی و هەموو هێزی پێشمەرگەی کوردستانەکەین و دەستیان بە گەرمی ئەگوشین بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە بە دەستیان هێنا لە شنگال. ئێمە بە سەرکەوتنی شنگال پەیامێک بوو بۆ ئەوەی کە بە دوژمنانی کورد و کوردستان بڵێن لە خەونی دێرینی شەهیدان نزیک بووینەوە. ئەو بەڵێنەی کە کاک مەسعود بە گەلی کوردستانی یاوە بە پشتیوانی هێزی پێشمەرگە و ئەو سەرۆکەی کە ئێمە ئایندە و بڕوای کوردستانە لە سەربەخۆی کوردستان و دەوڵەتی کوردی نزیک بووینێتەوە. بەڵێ وەکو پارتی ئازادی کوردستان ئەم سەرکەوتنە گۆرەی هێزی پێشمەرگە لە شنگال نەکتەنها بۆ شنگالیەکان و باشووری کوردستان بەڵکو و سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ چوار پارچەی کوردستان پیرۆزبایی لە سەرۆکی هەرێم و هەموو تاکەی کورد دەکەین هیوادارین بریندارەکان زوو چاک بوونەوە و سەرخۆشیش لە هەموو بنەماڵە شەهیدەکانەکەین. پیرۆزبایی خۆم دەنێرم بۆ خانەوادەی شەهیدە سەربەرزەکان بۆ سەرۆکی خۆشەویستمان سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی بۆ پێشمەرگە قارەمانەکان کە بە ئازادکردنی شنگال و ئینشەڵا هەر سەرکەوت و سەرفراز دەبن و هەموو گەلی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم و بەڕاستی ینی ڕۆژێکی نەتەوەی و پیرۆزە بۆ ئێمەی کورد کە بە سەرکەوتووی لەو مەحنەتە خلاص بووین لە شنگار ئینشەڵا بەسەر شوێنەکانی تری کوردستانیش تەواوەکەین و بە سەربەرزی سەرفرازی. دل پیرۆزباهیا پێشمەرگێ قارەمان دکەم و سەرۆک بارزانی و ئەس دایکێ چاوێ هەمی پێشمەرگە ماچی دکەم ئەس دەستێ دایکێ شەهیداش ماچی دکەم و پیرۆزباهی تایبەت خەڵکێ شنگارێ و ئەف سەرکەفتنە هەوسڵمازن دەست خۆڤینە. پیرۆزباهی خانواده شهیدات کین پیرۆزباهی پێشمەرگێت قهرمان کین هەروەسا پیرۆزباهی سەرۆک بارزانی کین بۆ ڕزگارکردنا شنگارێ ئیشەڵڵا هەمی سەرکەفتنادام دێ سەرکەفتی بین و دەڤەرێ دیژی ئەوێت کۆ دەستێت دژمنیدا بین دەرێ و بژیت پێشمەرگە و بژیت کوردستان. ئەوڕۆ نازانم چۆن دڵخۆشی خۆمان دەربڕین بەرەو ئەو سەرکەوتنێکە لە شنگال بەدیمان هێنا و بەدەستی پێشمەرگە قارەمانەکان و بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی کە وعدی دابوو کە شنگال قوتار بکە و خلاص بکە لە دەستی چەپەڵی پیسی داعش و هەروەها قسەکانی هەموو هاتە جێی و بە چاوی دۆست و دژمنان
شنگالی ڕزگار کرد و هەروها کوردستانی ڕزگار کرد و ئەو کورد و پێشمەرگەی بە هەموو بە جیهاندا ناساند و دەستی پێشمەرگە و سەرۆک بارزانی ماز دەکەم بۆ ئەو سەرکەوتنە جوانە ئەڤروکە ئەم کورتیت کۆم بۆی ناوێرێ ئەم خڕ کەیف خۆشین چونکو شنگارژی دەستی داعشاتە ڕێزگار کێرن بژیت پێشمەرگەیە قەهرەمان و بژیت سەرۆکی مەسعود بارزانی و ئاز پیرۆزگاهیە خەڵکی شنگارێت کەم ئۆمێک تشتێ دژیکەی بژمە سەرۆکی مە زێدە عەزیز ئەمە لیڤیاتە دەولەتەمە کوردستانە چێکەی ئەم خڕە لیڤیاتە ئاژیک بەری خڕە پلکفتنا ڕزگارکردنا شنگارê ez pîrozbahiyê xelkê Kurdistanê û taybet xelkê Şingalê dikem, destxuşiyê Serok Barzanî û pêşmergeyê qehreman dikem, ew soza cenabê Serokî daye xelkê Şingalê înadîtin, serxuşiyê kesokarê şehîda dikem, şehîd namirin. والله تشتاز بيجم سركفتنا شنغالي اول المسعود برزاني بيروستكم والقالي كردستاني حمير بيروستكم يعني تشتا سروك كري بو شنغالي تشكاسينك يا نافو دنجي شنغالي اخت حمي جهاني ام قال سوباسيا سروك مسعود كن وقالي اجداد كن قالي حمي كردستان كن هر شابارجي كردستان كن يعني مدفي يعني تشتكي هي مصر وري كرن وتشتكي او بو كرداوري كرن وبو قالي كرد وبو خلق كردستاني سوباسيا وات كانوا يا مسعود برزاني كان افتشتا سروك كري يعني تشتكي يعني هيبت بهيبت ام گلک دلخوشین شنگار هات رزگار کردن از حس کم پیروز بایل خلک شنگاره بکم پیروز بایل سروک بارزانی بکم و پیروز بایل پشمرگی کردستان بکم هر بجید پشمرگه هر بجید کردستان پلکفتنا رزگارکردنا باجر شنگال شیرین پیروزباهیەکە گەرم پێشمەرگەن قارەمانین کوردستانی تایبەتی جەنابێ سەرۆکاک مەسعود بارزانی دکن بۆ vê dastana pîroz û dîrokî ku hatî tomarkirinê û dinyayê deng vedayî. Daxwaza me ew e ku di başerrojê de di demekê nêzik de dewleta serxwebûnê dewleta Kurdistanê bête ragihandin û gelê Kurd pêk ve dîlana serbexwe ve girê bidin çunku rastî me nevêt Kurd parça parça bibin em daxwazê dikin ji wan hemû hêz û aliyên dî li jêr ala Kurdistanê û li jêr navê Kurdistanê xizmeta dewleta Kurdistanê bikin. Li jêr ala Kurdistanê şerî bikin, li dijî van terorîstên hene ne li jêr ala partiyekê yan ji tiya herêmekê. Serkeftin bo Kurd û Kurdistanê dubare pîroz bitin li hemû aliyekê.